بەپیرە وما هەوە چوون بەسەر چوون پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چوون دەڵێ نێرگیز بوو باغی حیرەتم پێ بەفەڕ هات وەکو گوڵ زوو بەسەر چوون گلەی پێشم لەسەر سەر هەم بووە بار گلەی پێشم لەسەر سەر هەم بووە بار کە دی من دولبەرم هات و بەسەر چوون دەزانم بادیەی عیشقە خەتەرناک دەزانم بادیەی عیشقە خەتەرناک کەچی هەرچوون ئەگەر مام ئەگەر چوون لە حینی نەزعی ڕۆحە ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچوون بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس بە ئۆغرکردنی من بوومە قەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم وتی قەت وا مەیە وتی قەت وا مەیە من واوە هەرچووم نەهات ئەو واقەت و من واوە هەرچووم شکورمۆرم بۆ پاماڵی میرێ بە بێنامی ژیان و نامەوەرچووم غەمی قاتیلمە مەحوی منفعل ما لە حەشرا کفنی خوێنان بەبەرچووم بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەخێر بێن ئازیزان و خۆشەویستان بۆ بەرنامەی ڕازی دڵان ئەم شەو لە سۆنگەی ئەم غەزەلە جوانەی جەنابی مەحویەوە کە باس لە گلەیی و گازندەکردنە بەڵام گلەییەک کە شاعیران و عاریفانی ئێمە لە خۆیانیان کردووە نەک لە دەرەوەی خۆیان منیش ئەمەوێ باس لە دیاردەیەک بکەم کە هەمومان ڕۆژانە ئەیبینین و دەیبیستین و بەداخەوە زۆر بەشمان تیایدا بەشدارین دیاردەیەک کە وەکو نەخۆشیەکی زۆر زۆر شاراوە و پەنهان بڵاو بۆتەوە و بۆتە بەشێک لە کولتوری ئێمە من ئەم شەو ئەمەوێت لە خزمەتانە باس لە گلەیی و ڕەخنەی بەردەوام بکەم ئەو حاڵەتەی کە ئیتر ئینسان تایە هەمیشە لە ژیان ناڕازیە و بەردەوام سکاڵا و گلەیی لە ڕۆژگار و لە دەوروبەر و لە خەڵک و لە حکوومەت و تەنانەت لە قەدەریش ئەکا هەر بەڕاست ئایا هەستان کردووە کە ئینسانی ئەمڕۆ تەنانەت لە خۆشترین و باشترین هەلومەرجی ژیانی خۆیشە هێشتا هەر شتێک ئەدۆزێتەوانێ بۆ ئەوەی بەجددی گلەیی لێ بکە ئایا نازانم ینی بەجددی سەرنجتان داوە کە چۆن کۆبوونەوە و کۆ ڕوودانیشتەکانمان تەنانەت وەکوڵێ خۆشیەکانیشمان بوونەتە گۆڕەپانی کێبڕچیەکردنی گلەیی یعنی ئەم وای لێ هاتۆ بڕۆ لاپەڕەکانی سۆشیال میدیا پۆستێکی باش ئەەکەی هەرگلەیی ئەەکەن پۆستێکی خراپەکەی هەرگلەیی ئەەکەن ینی بەڕاستی من ئەمەوێ ئەم شەو لە خزمەتانە وەکو هەمیشە گەشتێک بکەین بەناو گەنجینەی پڕ لە حکمەتی عاریفان و پیاوە گەورەکانی ئێمە بۆ ئەوەی کە ببینین و بزانین چۆن ئەتوانین لە زەلکاوی گلەیی و ناڕازیەک بەردەوامەکان بینە دەرەوە و ژیانێکی پڕ لە سوپاسگوزاری و قایلبوون بەوەی کە هەیە بنیاتی بنەی بابە تاهیر شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ هەرچەند ئەزانم کە گلەیی وەکو گوڵێکی ژەهراویە ئەم گوڵە ژەهراویە کاتێک کە بە ئاوی ناڕەزایی و ئەوە یعنی چۆنەڵی ئاوی ئەیت و بەوە بەخێوی ئەەکەی ئەڵێ هەرچی زیاتر ئاوی بەی زیاتر پەرەسێنێ و زیاتریش ڕۆحت داگیرەکە چیرۆکی ژیانی ئێمەش بە مانای کەلیمە وایە ئەوەی کە تۆ بە بەردەوامی مەسەلەن گلەی و گازندەی لەسەر ئەەکەی دڵنیا بە لەوەی کە لە ناوەوەی خۆتە ئاگرێک دروست ئەەکەی کە دوجار سوتەمەنیەکەی خۆتی جەنابی مەولانە
شتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ تۆ کاتێک کە وەکوڵێ بەردەم ماڵەکەت پڕە لە گوڵ و گوڵزار بۆچی ئەیکەیتە ئاتەشخانە و ئاگر بۆیە ئەڵێ خەیاڵی باخ بۆ ناو باخمانە باو خەیاڵی ئاگریش بۆ ناو ئاگر کاتێک کە بەجددی هەستەکەی خەیاڵی وەکوڵێ ڕەزامەندی و شکر و سوپاسگوزاری هەمیشە لە ناو ناخ و وجودی توایە ئیتر بەڕاستی واد لێیە کە بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە قایلی بەوەی کە خوای گەورە بۆی دابین کردووی بەڕێزان ئەڵێ دوو کەس چوونە لای شێخێک یەکەمیان وتی من بەڕاستی کێشەم لەگەڵ هەموو کەسێ هەیە دووەمیشان وتی قوربان من بەڕاستی کێشەم بەس لەگەڵ خۆم هەیە شێخ بە یەکەمیانی وت تۆ وەکو کەسێک وای کە لە ناو هەزاران ئاوێنەیە خۆتە بینی ئەخرەمە کێشەیە چکە بەجددی تۆرە لە چەندین ئاوێنە بەرامبەر خۆتدا بنێ هەر یەکەی بە جۆرێک پیشانەدایە هەر یەکەی لە زاویەیەکەوە مەسەلەن تۆ ئەخاتە بەردەمی خۆی بەڵام هەموو ئاوێنەکانی شکاون تۆ بە بەردەوام وێنەیەکی شکاو و شێواو ئەبینی بەڵام هێشتا پێ دوایە ئاوێنەکان هەڵەن نەک چاوی تۆ یعنی نالی شتێکی زۆر زۆر جوانی هەیە شعرێکی هەیە ئەڵێ هەر کەسێ نوقسانی ڕووی خۆی باوێتە سەر ڕووی ئاینە شاهیدی هەر چەندە ڕەئی و لەعەینە چێ باوەڕەکە یعنی بەڕاستی هەروایە تۆ کاتێک کە نوقسانیەکە لە خۆتەوەیە کاتێک کە نوقسانیەکە لای تۆیە کاتێ ئەچیتە بەردەم ئاوێنە تۆ بڵێ وەڵا خەتای ئاوێنەکەیە چێ باوەڕ بەم قسەیە ئەکا شاهیدی هەر چەندە ڕەئی و لەعەینە یعنی ڕاستە ئەوەی کە بەم دوو چاوە مەسەلەن تۆ دەرکی پێەکەی بالفعل وەڵاهی بەغەیری خۆ خەڵەتاندن هیچ شتێکی تر نییە بەڕاستی خۆشەویستان بۆیە بە دووەمیانی وت تۆ ڕێگە چارەی خۆت دۆزیوەتەوە کاتێک کە مرۆڤ کێشەی لەگەڵ خۆی هەبێ وەڵی ئەتوانێت چارەسەری بکە بەڵام کێشەکە ئەوەیە کاتە کە تۆ کێشەت لەگەڵ هەموو دنیاە هەبێ ئەوەی چارەسەرێکی نییە ئەمە کارەساتەکە دروستەکە لە عیرفانە گلەیی بەردەوام خۆشەویستان بەڕاستی نیشانەی نەناسینی خۆتە گلەیی بە بڕوای من وەکوڵێ ڕیشەی لە سێ سەرچاوی سەرکیە هەیە یەکەم ناڕوونی ئەوەی کە تۆ بۆی ئەڕوانی ناڕوونی دیدگای خۆت کاتێک کە مرۆڤ هەستی هەیە بەڵام نایناسێتەوە چۆن ئەکرێ مەسەلەن گلەیی لە بەرامبەرەکەت بکەیت دووەم هەستی نەبوونی کۆنتترۆڵ کاتێک کە تۆ ناتوانانی خۆت کۆنتترۆلکەی کە تۆ خۆت ناتوانانی خۆت کۆنتترۆلکەی ناتوانانی گلەیەکانت بۆ ئەوەی کە مەسەلەن خۆت بە شێوەیەکی جوان پیشانبەی جۆرێک خۆت لە مەزڵوم و زوڵم لێکرا و ئەمانە پیشانەی بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە وا جۆرێک بێت لە خۆ جوانکردن بۆ بەرامبەرەکەت بۆیە دەست بە گلەییەکە یعنی هەمیشە دەسەوسانە لە بەرامبەر کۆمەڵێشتی خۆیان بە بەراوردکرد سێهەم ینی بە بەراوردکردنی بەردەوامی خۆی بە کەسانی ترکە ئەمە گەورەترین کێشەیە ئازیزان یعنی ئەمە جاری وا هەیە خۆمان بەراورد دەکەین بە بەرامبەرەکانمان و ینی وا تەسەور ئەەکەین ئەو دیدگایەمان بۆ دروستە بێ کە ئەبێ هەمیشە وەکو ئەوانی تروابین بەڵام ئەمە غەڵەتێکی گەورەیە ئەمە وا ئەکا کە هەرگیز ڕازی نابێ ینی بۆ بەشەی خۆی عاریفەکان پێیان وایە بەڕاستی پێیان وایە کە گلەی بەردەوام ڕێگریە لە گەشەکردن ڕێگریە لە گەشەکردن و نەشنماکردنی ئەم ئینسانە بۆیە بە بەردەوامی ئینسان هەوڵی ئەوە ئەدا هەرچیەکی کردووە وابێ کە بتوانێ گلەیەکانی سەمەردار بن چونکە بەردەوام کاتێک کە تۆ سەرنجەخەیتە سەر شتە نەبووەکان وەکوڵێ نەک ئەوەی کە هەیە ئەمە گەورەترین ئیشکال بۆ ئینسان دروستەکە بۆیە مەسەلەن مەحوی لە جێگەیەکە زۆر زۆر جوان ئەفەرمێ ئەڵێ لە جێی بمدا ئەم شعرە بزانە چەند جوانە ئەڵێ لە جێی بمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروام لە جێی بمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە خوددا گەر قابلی دیبم هەتا سەر جەیبی سەد پارەم وەڵی من ئەگەر قابلی ئەوە بم لەگەڵ تۆ ئابم قابلی ئەوە بم کە بەڕاستی تۆ وجودێکی وەکوڵێ پڕ لە مەحەبەت و پڕ لە سۆز و میهرەبانی خۆت بۆ من قایل و قبولکەی
بەڕاستی من بە هیچ جۆرێک وەکوڵە گلەی و گازندەم ئەسڵەن هەزار شکر و سوپاس و ستایشی خوای گەورەکە. مەولانە ئەڵێ هەرچی زیاتر گلەی بکەی لە دنیا بەڕوو تا تاریکترە بێ لە چاوتا، چونکە بەجددی گلەیی وەکو پەردەیەکە لە نێوانی تۆ و جوانیەکانی ژیانە. ژنێک هەمیشە ئەڵێ سکاڵای هەبوو لە ژیانکردن، یعنی بە بەردەوام گلەیە کرد، بە بەردەوام ینی ناڕزایەتی هەبوو لەوەی کە هەیەی و لەوەی کە نیەتی. بەڵام ڕۆژێک پیرەژنێک دوو جانتایایە دەستی وتی تخوا ئەگەر ئەمڕۆ حەچی سکاڵا و گلەیی و گازندەیەکت هەیە بیخەرە ناو یەکەم جانتاوە، بیخەرە ناو جانتای یەکەمیانەوە و هەرچی سوپاسگوزاریەکی شت هەیە و هەر سوپاسگوزاریەکی شت هەیە مەسەلەنەها لێ ڕازیت لەو حاڵەتێکە هەتا بیخەرە ناو جانتای دووهەمەوە. شەو داهات و هەردوو جانتای هێنایەوە، جانتای یەکەم زۆر قورس و پڕ بوو، باشە پڕپڕ بوو لە گلەی و گازندە، جانتای دووەم بەتاڵ بوو. پیرەژنەکە پێی وتی سبەی دیسان وەرەوە ئەم کارە هەتا 40 ڕۆژ بەردەوام بوو. ڕۆژی چلەم ژنەکە کە هاتەوە و جانتای یەکەمی ئەوەندە سووک بوو نەبێتەوە، جانتای دووەمی قورزی. بۆیە پیرەژنەکە پێی وتی ئەمە نهێنی ژیانە، ئەوەی کە زیاتر بیری لێ ئەەکەیتەوە ئەوە لە ژیان تا دروستە بێ و ئەوە لە ژیان تا ڕوئەدا. حتا ئەو ئەها سەیریکە ئەو حەدیسە قودسیەی کە خوای پەروەردگاریش ئەفەرمێ ئەنا عند ظن عەبدی بی، من لەگەڵ گومانی بەندەکەمان بەرامبەر بەخۆ. بەڕاستی بۆیە مەسەلەن مەولانە ئەفەرمێ خەیاڵی باغ بۆ ناو باخ دەبا و خەیاڵی ئاگریش بۆ ناو ئاگر. حەد لەم بابەتەیە مەحوی ئەو پیاوە گەورەیە بەجددی لە شعرێکە ڕوانگەیەکی زۆر قوڵمان فێرەکە سەبارەت بە گلەی. ینی چەند جوان ئەڵێ گلەی پێشم لەسەر سەر هەم بووە بار، ئەوەی کە ئێستا لە خزمەتتان ناخێتەوە. گلەی پێشم لەسەر سەر هەم بووە بار، کە دی من دولبەرم هاتوو بەسەر چوو. دەزانم بادیەی عیشقە خەتەرناک، دەزانم بادیەی عیشقە خەتەرناک، کەچی هەرچووم ئەگەر ماموو ئەگەر چووم لە حینی نەزعی ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچوو. چەند جوان مەحوی باسی ئەم بابەتی گلەیەکە. بەڕاستی ئەگەر دیقەت بین مەحویە فەرمێ گلەی پێش، یعنی گلەیی ڕابرد و گلەیی پێشوو، یانە و گلەیە بەردەوامانەی کە لەسەر سرم یعنی بۆتە بار. ئەو پێمانەڵێ ئەم گلەیانە بار و قورساییەکن بۆ خۆمان هەڵیانەگرین. ئەو ئەڵێ ئەزانم ئەمە بادیەی عیشقە و خەتەرناکیشە، کەچی هەرچووم. ئەو باز لە چی ئەکا؟ باز لەوە ئەکا کە ئێمە خۆمان بە ئاگا و خۆویستی خۆمان هەنگاومان ناوە، نەگەوەی کە مەسەلەن بە زۆر بڕۆینە ناو ئەم بابەتەوە. بۆیە وەختێک گلەیەکانیش ڕوبەڕوومان ئەبێتەوە ئێمە بە مانای کەلیمە ئەبێ قایل بین بەو ڕێگایی خۆمان هەڵمان بژاردووە. ئەو سەیری ئەم دوو مەفهومەکە، گلەیی لە ڕوانگەی مەحویەوە، گلەیی لە ڕوانگەی ئێمەوە. گلەیی لە ڕوانگەی مەحویەوە ئەوەیە کە بەڕاستی بە بەردەوامی گلەی و سەرزەنشتەکانیان لە خۆیان بووە. یعنی نالی چەند جوان لە یەکێک لە شعرەکانیان ئەڵێ هەرچەندە کە عومری خزر و جامی جەمت بوو، چونکە ئەمەلت زۆرە چه عومرێکی کەمت بوو. ئەی جامعی دنیا ئەو قیامەت بە خەیاڵات، ئەو ڕۆژە کە مردی نە ئەمت بوو نە ئەوت بوو. بێزارە لە تۆ ئێستا هەماغوشی عەدووتە دنیا کە لەکن خۆت حرەمی محتەرەمت بوو. بەداخەوە ئێستا شێوازی گلەیی هەمووی گۆڕاوە. لە سەردەمی ئەسحاب و هاوڵانی پێغەمبەرە درود و سەلامی خۆیان لەسەر بێ بەردەوام گلەیی و سەرزەنشتەکانیان ڕووی لە خۆیان بووە. بەڵام ئێمە لە ئێستایە بەعکسەوە ڕووی گلەییەکانمان هەر هەمووی لە دەرەوەی خۆمانە، کە ئەمە گەورەترین ئیشکال و کێشەی بۆ ئێمە دروست کردووە. بۆیە لە ئەخیراڵێ نالی چیەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی، نالی چیەوە میسلی جوعەل غەرقی شیاکەی، خۆتۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمد بوو. بەڕاستی خۆی بە قالۆنچەیەک ئەشوبهێنێ، خۆی بە قالۆنچەیەک ئەشوبهێنێ کە غەرقی ناو شیاکە و پیسایی بووە. ئەها ئەم نەقدە بۆ خۆت چەند مانایەکی جوانی هەیە. بەڵام کاتێک کە ئەبینین نەقدەکان ڕوبەڕووی بەرامبەرەکانمانەکەینەوە چ کارە ساتێک دروستەکە. بۆیە ئەڵێ بینەوە سەر
قەسیدەکەی مەحوی چەند جوان ئەڵێ وتم ئەی دڵ لە دوولبەر شەکوەکردن حیفە دڵ دەیوت ئەمە بۆ دڵبەرێکی دڵنەوازە ئەم دڵ ئازارە. مەحوی فەلسەفەیەکی زۆر قوڵمان فێرەکە. ئەبێ ئێمە گلەیی لە خۆمان بکەین عەزیزەکانم، ئەبێ گلەیی لە خۆمان بکەین بەڕاستی. و بەڕاستی ئەو کەسەی کە ڕێگای ژیانی خۆی دۆزیوەتەوە یان ژیانی خۆی هەڵ ئەبژێرێ بەڕاستی وەکوەڵێ ناتوانێت گلەیی لە کەس بکات. هەموو گلەیەکانی دوجار بۆ خۆین. زوومی گلەیەکانی هەمیشە ئەخاتە سەر خۆی وجودی خۆی نەک بەرامبەرەکەی. بۆیە مەسەلەن ئەڵێ حافظ شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ لەو بیابانە بە تاسەی کەعبە گەر هەنگاوانەی چەند پلارت تێگرێت دڕچی مغەیلان غەم مەخۆ. خۆمە هەروە ئاسان نییە تۆ مادام مەقسەدێکت هەیە بۆی ئەڕۆی هەرچی ئەو دڕکی مغەیلانی بیابانە بچەقێتە پێێتەوە وەڵی هیچ وەکوەڵێ جێی خەم خواردن و جێی نیگەرانیەک نییە. بۆیە ئەڵێ حاڵی ئازیز دابڕان و باری تانەی ناحەزان هەر هەمووی خۆدی وەخوای حاڵگەردان غەم مەخۆ کە خوایەک ئەزانێ مەسەلەن جەفای ئینسانەکان بەرامبەر بە تۆ تەنها بوو ئەوەیە ڕووگەی تۆ لە خەڵکەوە بگۆڕێ بۆ لای خوا ئەمە فەزڵێکە کە خوا لەگەڵ تۆیە ئەیکا. بۆیە ئێمە میراتێکی دەوڵەمەندمان هەیە لە خۆڕاگری و قبولکردنی سەختیەکان بەبێ گلەی بەڵام ئەمڕۆ ئەم میراتە جوانە بەڕاستی لەکوێیە؟ ئەو خۆڕاگریەی کە با و باپیرانمان گەورەیان کردین لەسەری ئەمڕۆ چۆن بووە بە کولتورێکی زۆر ناشرینی گلەی بەردەوام. بەڕێزان و خۆشەویستان من ئەمەوێ لە کۆتاییە لە بەرنەبوونی کات ئەمێ بڵێم بەجددی ئێمە لە کۆمەڵگایەکە ئەژین کە گلەیی تایە بۆتە زمانی سەرێکی پەیوەندیەکانمان لەگەڵ یەکتریا لە ماڵەوە لە بازار لە شوێنی کار لە ناو وەکوڵێ سۆشیال میدیای کۆمەڵایەتی نیشانەی گلەیی بە بەردەوامی وەکوڵێ حزوری هەیە و بۆ بە جۆرێک لە ئەو ستایلەی کە ئێمە ژیانی لەسەر ئەەکەین بۆ بە ڕێگایەک بەڕاستی بۆ پێناسەکردنی خۆمان بەڵام عاریفان و شاعیران و حەکیمەکان پێمان ئەڵێن کە ئەم ڕێگایە بەرهەمی هیچ نییە جگە لە بازنێکی بەردەوام کە لە ناڕازایی و خەمۆکی و ئەمانەیە بە دەوری خۆ دەخولێتەوە بۆ ئەوەی کە مەسەلەن ئێمە ڕێگایەکی جوانتر و باشتر دەرک بکەین ئەبێ ژیانمان بە شێوەیەک ڕێک بخەینەوە کە گلەی و سەرزەنشتەکانمان بەڕاستی لەسەر خودی خۆمان بێ. هەروەها ئەمەوێ ئەوە بڵێم لە خزمەتانە مەولانا زۆر جوانی وتووە کە دەبینی ینی ئەوەی ئەیدۆزیتەوە ئەگەر بەردەوام بین لەسەری وەکۆڵێ بەردەوام لە گلەیکردن و گازندەکردن بووین سەبارەت بە بەرامبەرەکانمان وە زیاتر شت ئەدۆزینەوە بۆ گلەیکردن بەڵام ئەگەر دەست بکەین بە سوپاسگوزاری و خۆشی دەربڕین ئەوە زیاتر وەکۆڵێ ئەو شتانە ئەدۆزینەوانێک کە پڕن لە سوپاسگوزاری. لە کۆتایی ئەم بەرنمەیە خۆشەویستان من ئومێ دەکەم و داواتان لێ یەکەم ئەم شەو تاقی بکەینەوە ئەم شەو تاقی بکەینەوە کە دەست لە هەموو گلەیەکان هەڵبگرین ینی لەو گلەیانە بوەستین کە بەڕاستی ژیانمان وەکۆڵێ تاڵەکە بپرسین ئایا ئەم گلەیانە بەڕاستی چارەسەرێکی هەیە ئەگەر وەڵام ئەرێ بوو چارەسەرەکە جێبەجێەکەی بەڵام ئەگەر وەڵام نابوو بالی بگەڕین و هێزی وجودی خۆمان بۆ شتێک تەرخان بکەین کە ئەتوانین بیگۆڕین وەک حکمەتی ئەم شەومان لە کۆتاییە ئەمەوێ لە خزمەتانە بیڵێمەوەی ژیان وەک گوڵدانێکی گوڵ وایە ئێمە ناتوانین هەموو جۆرەکانی گوڵی تایە بڕوێنین بەڵام خۆ ئەتوانین ئەو گوڵانەی کە تیای ئاوی بدەین. من بیلال کەیوانی لە خزمەتانە بووم لە بەرنامەی ڕازی دڵان تا بەیەگەیشتنەوەیشی تر و سبەی شەو لە هەمان کات بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە هەموو لایە بەخوای بەرز و بێهاوتە ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانە.